من ڕاوێژ سیروان دانیشتووی شاری سلێمانیم 10 ساڵە بێ ژەنیاری ئامێری دامزم یەکەم جار لە پەیمانگای موزیک لە وێلای مامۆستا دیاربەکر دەستم کرد بە خوێندنی ئامێری درامز بە حکم و هەنێ زوڕوفی ژیان نەمتوانی بەردەوام بم بەڵامی تر هەموو عازم درام سێزانیە مەچێ دانیشتین بەڕان و دەستی خۆمان بەردەوام بوون. درامز ئامێرێکی ڕیتمیە و ئەساسی مۆسیقا لەسەر دوو شت پێک دێ کات و دەنگ. کات هەموو ئامێرە ڕیتمیەکە دەگرێتەوە، دەنگەکانیش هەموو ئامێرە میلۆدیەکان دەگرێتەوە. هەموو میلۆدیەک کە تۆ گوێبیستی بەم ڕۆژگارە کاتێک لە پشتیەوە هەیە بۆی ئەم میلۆدیە وجودی هەیە. سەیری سەعاتەکەی ئەمە سکەی حیاتی ئێمە، سکەی مۆسیقاش ئامێرە ڕیتمیەکانە. زۆربەی زۆری ستایڵەکانی مۆسیقایە بەکارێت ناویان ناو ترپەی دڵی گروپ. یەکەم ژانرای مۆسیقا کە بڵێم شارەزای بە ئیشی خۆم ێزانم ژانرای مۆسیقای ڕۆکە. مێژووی ڕۆک تەقریبەن ئەگەڕێتەوە بۆ بیدایەتی 1960 و کۆتایی 50کان کاتێک بن پەیامێکم هەیە ناڕازیم بەرامبەر مۆزوعێک ناتوانم بە مۆسیقایەکی هادوو و پۆپ پێ بگەێنم یا بە مۆسیقایەکی جاز کە فڵ تەکنیکی مۆسیقایە بۆ ناتوانم پێ بگەێنم بۆیە من ئیجبارم هاوار بکەم بۆی لێم تێکرد. ئەساسی مۆسیقای ڕۆکەوەیە لەسەر ناڕەزایی دروست بوو. نخبەیەک هەیە چەند کەسێک هەن کە مهتەمن بەم شێوازی ستایڵە یا لە کۆتایی هەمویان مهتەمن بەوەی کێ مۆسیقا و فەنەکە. لە کۆتایە فەنە تیجاریەکە وەکو هەموو وڵاتانی تر لەسەر و هەموویەوەیەتی. لە خوارەوەی ئیشە فەنیەکانی تر جۆگری کەمترە بە خۆشحاڵیەوە ئەوەی من زۆر دڵم پێی خۆشە یەکێک لە گۆرانی بێژە کوردیەکان کە نەریمان بابان کە زۆربەی ئیشەکانی ئەساسیاتی ڕۆکەوە بۆ من جێی خۆشبەختیە بەرچەند برادێکی تازە کەوتم کە خەریکی مۆسیقای کوردی بوون بەڵام دەستکاری باگراوندەکەیان نەکردەوە. بۆ نمونە میلۆدیەکی کۆنی کوردیانە هێنا باگراوندێکی بۆ نمونە ڕۆکیان بۆ دانایە بابان یەکێکە لەوان دەستمان کرد بە تازەکردنی مۆسیقای کوردی. ئێمە لە ئەلف تایە خەریکی فەنین جا بە لایڤ موزیکە بە ئیڤنتە بە کۆنسرتە بە لایڤ شۆوە بە عەرزی سەرجادەیە وەکو مەعیشەت لە کۆتایە کەوتۆتۆ سەرەوەی ئایا تۆ تا چەندێک هەوڵەدا و پرۆفشنەڵ بی لە ئیشەکەتە وەکو هەموو بێزەزێکی تر بەرز و نزمی خۆی تایە مانگەیە لە ماڵی مانگیشەی لەوە چ زۆر مەشغوڵ بێ. لە ئێستاشە سەرقاڵی فیستیڤالێکن بە ناوی سولی سەبرە فێستیڤڵ لە بەردەشتی سەرا ئەکرێت بە خۆشحاڵیەوە لە دوو گروپام کە هەردوو ئەوستایڵێکی خۆم حەزم لێ تیانە وجودی ڕاوێژ سیروان بە درامس و ڤۆکەڵ لەگەڵ مامەرداوامە پێشوازیان لێ بکەن و تامەزرۆیی خۆت ئەوەی زۆر بەلای منەوە جێی سەرنجڕاکێشیە جەماعەتێک خەڵکی زۆر تەبیعی کە ڕۆژانە بەناو بازاڕە ئەڕۆنویەن تا ئەنیشن لە سوشەکە گویان لە مۆسیقای فانکە بێ لە سوشەکە گویان لە دیجێ و تەکنۆ هاوسە بێ لە سوشەکە گویان لە ستایڵێکی ترە بێ زۆر مهمە لەناو ئەم ئیڤنتەیە چەند ستایڵێکی ڕەنگاوڕەنگ جیان بۆتەوە بەڕاستی خەڵکەکە ژەوەستن گوێ بەرکەوتەیەکی حەی زۆری فەرقەلەوەی بە هێدفۆن گوێ بگرێت لە سیارەیەکە سوودفە گوێ لە گۆرانیەک بۆیە مای خۆشحاڵیە. بە ئینتەرناشناڵکردنی مۆسیقای کوردی کە یەکێکە لە ئاواتەکانم بەڕاستی زۆر خۆشحاڵم بە هیوام کە ببێ و هیواشم زۆرە کە ڕوئێن و ئەژبن لە کۆتاییە مۆسیقا و هونەری کوردی هیچی لە مۆسیقای هونەری گەلانی دەرەوە نەگەڕاوەتەوە بەڵام ئەوەی ئێمە با بڵێ شێوازی گەیاندنمان زائیفە. لە ئێستا شتێگەیە کە هەموو دنیا کۆکاتەوەیش سۆشڵ میدیایە تەرکیزکردنێکی زۆر بخەنە سەر سۆشڵ میدیا و لە شێوازی سۆشڵ میدیاوە بەو ڕێگەیە زۆر ئاسان مۆسیقای ئێمە ژەکاتە هەموو مۆسیقای گەلان.